وریا حەسەن گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە و نەدەتوانێت قسە بکات و نەدەشتوانێت ببیستێت. ئەو هەفتانە 2 بۆ 3 جار لەو 120,000 دینارەی کە تەنها سەرچاوەی ژیانێتی و حکوومەت پێی دەدات وە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بە تەنکار ئاوی لێ دەکڕێت لە حکوومەت و دەچێت درەختی سەر شەقامەکان تێراو دەکات. وریا بە دیدێکی دیکەوە دەڕوانێتە کارەکەی و دەڵێ بەلامەوە گرنگ نییە کێ دەبێت ئاوی ئەم دارانە بدات. من پێم وایە ژینگەیەکی بێسەوزایی ناڕەحەتی گەورە دەهێنێتە بەردەم هەمومان. وریا دەڵێت تەنکەرێک ئاو لە نێوان 45,000 بۆ 50,000 دیناری عێراقی دەکڕم. نانیش بۆ شۆفێری تەنکەرەکە دەکڕم. دەگەڕێم کام دارانە زۆرتی نویان بێت من ئاویان پێدەدەم. مام عومار خاوەن تەنکەرە و وریا تەنکەرێک ئاوی لێکڕیوە. ئەو دەڵێ هەر لە حکوومەت ئاوەکە دەکڕێت لە گیرفانی خۆشی پارەی کرێی گواستنەوەی ئاوی تەنکەرەکە بە ئێمە دەدات. ئەمە ئەخۆی عادی شارەوانی ئەم دارانە. ئەمە تا ئێستا هاتوو لای من ئەپارڕێتەوە بۆ خاتری خوا بیکە بە خاتری خوا ئەو دارانە بەشی بوون و گوناحە و ئاوم بۆ بێنەوە ئاوم بۆ هێناوە 2-3 کاروان ئاوم بۆ هێناوە. ئەویش گوێ نییە کە ڕوولاڵە زمانی نییە ژنی ماڵی مناڵیشی نیە لە ماڵی باوکێتی لەوێژی ئەتر ڕۆژانەی بەم ناوا سەری ئەم دار و درەختانەکە پێی ناخۆش ئەم درەختانم بەشی بنمە ڕاستی. پارەی ئاوەکە ئەم خۆیدا هەتا لە شارەوانی پارەی ئاو هی شارەوانیە شارەوانی پارەی ئاوگەشی لێ وەرەگرن. ئێستا حالێن نیو تەنکەرمان هێنا 5,000 لێ وەرگرت. وریا لە دایکبووی ساڵی 1970 ناحیەی خوڕماڵە و تا ئێستا نەچوەتە ناو ژیانی هاوسەرگیریەوە. بە زگماگ نابیست و ناگفت بووە. لە ناو خێزانەکەشیدا چەند براو خوشکێکی دیکەی هەمان گرفتیان هەیە. بەڵام ئەو دەڵێ من لە پێناو خوددادا ئەم کارە دەکەم و تا پارەم پێبێت بەردەوام دەبم. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا ناحیەی خوڕماڵ.